هەرچەند تۆفانی فلۆرنس ڕۆژی یەکشەممە هێزی پێشوینەما، بەڵام کاربەدەستان دەڵێن تەنانەت ئێستا مەترسیدارتریش بووە. لە کارۆلینای باکوور باران لەگەڵ بای بەهێز هەتا بەشی ناوەندی ئایالەتەکە و بگرێت تاچێوەکانیش دەڕوات. فەرماندار ڕۆی کوپەر کوتی بەشی فریاگوزاری دەوری 200 کەسیان لە ئاو ڕزگار کردو و بەجددی داوای لە وڵاتیان کرد هاوکاری بکەن. لە هەر شوێنێکی کارۆلینای باکوور دەژین وشیار بن کە مەترسی لافاو هەیە، سەرنجی تاو بدەنە هۆشدارەکانی کەشوهەوا و ئامادە بن بۆ شوێنی پارێزراوتر بچن ئەگەر داواتان لێکرا چۆڵی بکەن. هەندێک لە ڕووبارەکان ئەو دۆخەیان هەیە هەرگیز بە ئۆتۆمبیل بە جادەکانی سەڵاوێدراودا مەڕۆن، هەرچەند سانتیمتری ئاو دەتوانێت ئۆتۆمبیلەکەتان لەگەڵ خۆ ببات. دانیشتوانی شاری نیوبێرن لە کەناری کارۆلینای باکوور لەو شارانەیە و بەرسێڵاوێکی زۆر کەوتۆ، خەڵکێکی زۆر چۆلیان کردو بەڵام هێندێکیش ماونەوە. ئەوە بەشی سەروی گەراجی ئێمەیە، بەشەکەی دیکە نازام لەکوێیە، شوێنی ئەو خواردنەوەش ئالێرە بوو. لە دەمێکدا بەشێکی ئەو گاراجەی بێسەر و شوێنە لافاو ئەو قایەخەشی لەگەڵ خۆی هێناوە. نازانین ئەو قایقە لە کوێڕە هاتووە، دەبێت لە شوێنێک لەنگەری گرت بێت، بەڵام تۆفانەکە لەگەڵ خۆی هێناوێت. ئەو پیاوە تۆفانەکەی دیت کاتێک بۆ سەردانی دایکی هات بۆ جاکسنڤیلی کارۆلینای باکوور. شەوی ڕابردوو گەلێک جێگای مەترسی بوو، جیرەی چەند تەختەمان گوێلێ دەبوو کە با لە بەریەکی هەڵدەوەشاندن. شەوی ڕابردوو گوێمان لە شریخەی بروسکەی زۆر بوو. یەکشەمە تۆفانەکە لە 50 کیلومتری دوور لە باشووری ڕۆژاوای پێتەختی کارۆلینای باشوور واتە کۆلۆمبیا بوو کە نزیەکەی 250 کیلومتر لە کەنار دوورە. چاوەڕوانی دەکرێت لە ناوەند و ڕۆژاوای کارۆلینای باکوور لە ماوەی چەند ڕۆژیدا بێ 25 سانتیمتری دیکە باران ببارێت و ببێتە هۆی لافاوی ترسناک و زەلینیشی بەدووادا بێت. لەوێژڕا بۆ لای ڕووباری ئۆهایۆ و دووشەمە و سێشەمە بەرەو ئایالەتەکانی باکووری خۆرهەڵات بڕوات.